شهیدان ڕێبەری تێکۆشینە منە. دابشبوونی وڵاتەکەمان کوردستان دەرئەنجامی سیاسەتی هێزی دەسەڵاتداری هەرێمی و جیهانیە. ئەم هێزە دابشبوونی خاکەکەمان قبولی ناکەن و بەردەوام دەبێن لە تێکۆشانمان لە دژی سینۆری دەستکردەکان. بەداخەوە ئەو سینۆرانەی کە وەکو برینێکی قۆڵێ لەسەر جەستەی نیشتیمانمان دروست کراوە لە ڕۆژی ئەمڕۆژماندا کاریگەریان هەیە لەسەر کۆمەلگا و سیاسەتی کورد و لە جیاتی ئەو کە ئەم سینۆرانە واتای لای ئێمە نەمێنێت ئێمە فێری دەبن. نەتەوە دەموقراتیک گوعاد پێشنگیا ژن فەلسەفایە نەتەوە دەموقراتیک گو ئیرۆ خۆسەریە لە ڕۆژاوای کوردستانێ گو ئەوا چەند ساڵێ لە بەرامبەری هەمووی ئێریش ئێگو دخوازن vê پرۆژێ تێک ببن تێکۆشینەکی زۆر بەهێز هەیە و بڕاستی ژی نابا بێتە کۆشینێ دێ گو یەک وانە ژن هەوڵدانێ وێ ji bo gudagerkeriyê têk bibe hewildanê jin zor zor hene. Ji bo ku em wan hewildana helbet êrişê di pêşengiya dewleta Tirkî de ku pêş êsta Daeş bû belên Daeş wek coğrafî têk çû. Hezaran jin li Broda li îdarê Xweserdan cêvedegrin. Salê 2018 gundê jin war ava kira. Ew gunda şwênekî arama bo jinan ke jiyanekî cêbireve û serbexwe li derewê ew çemkenelîtiya bunyad dene ke xwe beser dahatûyê jinan da disepênit. Em gunda bi şêweyekî komînal rêxirawe û jinanê ew ê bi jêwî jiyanê xwe endamîn dikin. Li salê 2011 malê jinan بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان و پاراستنی مافی ژنان دامەزراوە. ماڵی ژن ئەمڕۆ بووەتە شوێنێکی پەناهگا نەک تەنیا بۆ ژن بەڵکو بۆ هەموو کۆمەلگا. ماڵی ژنان پارێزگاری لە یاسای ژنان دەکات کە لە ساڵی 2016 پەرەی پێدراوە. هەروەها دادپەروەری کۆمەڵایەتی لە سیستەمی ئەنجومەنی داددا جێبەجێ دەکات. لە بۆنی پاراستندا ژنان چاوەڕێی کەس ناکەن خۆیان دەپارێزن. هێزەکانی پاراستنی جەوهەری ژن ئاسایشی ژن یەکەژە هێزەکانی بەیتولنەهرین بۆ پاراستنی گەڕەک و شار و وڵاتەکەیان پێکێنران. شۆڕشی ژن و خەباتی بێوێنەیان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بوو بە ئومێدێک بۆ ئازادی گەلان لە جیهاندا.